ام بري خو بدم پارێزگەها سلێمانیە ام بەحس لێ شکەفتێکێ بکەن ئەو شکەفجی نێزیکی ناوچەیە چێمێرێزانە gelekî berze dibêjin ku li ser destên mirovan hatiye çêkirin. Berzatiyetê yan jî sedemên berzatiya wê ew e ku kesekî desthilatdar li wê derê jiyaye yan jî çêkiriye. Car kesên ku dixwazin seredana evê şikeftê bikin zehmetiyekî dibînin hetanê ku seredanayê bikin. Ji ber wê jî ji ber wê sedemê jî niha kopîbesteka wê li nava Mozexaneya Slêmaniyê de hatiye çêkirin. Dibêjin di nava evê şikeftê de tabireyên cûr ve cûr li ser dîwarê wê hatine neqişkirin. Ji bilî vêyekê jî çend gor têde hatine dîtin ku têde hatine kolandin. Vê cep sedemên cuda hindik jê digotine ku ew ê ku lê derê jiyayê ji bonê xwe ew gor ava kiriye û çêkiriye. Her wiha dibêjin ew neqşên ku lê ser dîwara hatine çêkiriyan jî stayîlê ku di navayê de hatiye çêkirin ew bû yên Kurdên mêdî ne. Di nava fêçera me de helbet hûn ê zanyariyên zêdetir lê ser evê şikeftê nas bikin. ئەشکەوتی قسقاپان یەکێکە لە نیگارە هەرە گرنگەکان لە کوردستان ئەکەوێتە پارێزگای سلێمانی بە تایبەت لە ناوچەی چەمی ڕێزان یاخود چەمی ڕەزان. ئەم ئەشکەوتە پێک هاتووە لە کۆمەڵێک بەش یاخود چەند بەشێک لە خۆ ئەگرێت. ئەشکەوتێکی دەستکردە سروشتی نییە وەکو ئەوەی کە لە ناو کووردا باوەکە ئەشکەوت بە شوێنێکی سروشتی ئەوترێت. پێش ئەم ئەشکەوتەی کە هەمانە پێش ئەم نیگارەی کە هەمانە بەرامبەر ئەم چەند کیلۆمەترێک لە بەرامبەری نیگارێکی تر هەڵکۆڵرا بوو بە هەمان شێوە، بەڵام دیارە بەهۆی سروشتی پێکهاتی شاخەکە نەتوانرا ئەوەی تریان تەواو کرێت. دواتر ئەو کەسانەی کە نیگارەکان دروست کردو هاتوون لەم جێگایە ئەم نیگاریان دروست کردووە. ئەم ئەشکەوتە کە هەڵکۆڵراوە بە مەبەستی ناشتن هەڵیان کۆڵیەوە لە کاتێک کە دروستیان کردو لە جێگایەک دروستکراوە بۆی مرۆڤ بە ئاسانی دەستی پێنەکە. هەتا وەکو ناوەڕاستی سەدەی ڕابردوو بۆ تا 1950 بۆ دواتە 1970 وێنەی ئەم ئەشکەوتە هەیە کە بە هیچ شێوەیەک ئەسکەلەی نەبوو، هیچ پێژەیەکی نەبوو. ئەو کەسانەی کە سەردانیان کردو وەکو ئەدمۆنز و چەند شوێنەوە ناسێکی تری عێراقی لە ڕێگەی حەبل و بە گوریس ئەوانە خوانیان شۆڕ کردو یاخود خەڵکی گوندەکە پەیژیان بۆ هێناوە لێوە سەرکەوتون چوونەتە ناو نیگارەکەەوە. بۆیە سروشتی ئەشکەوتەکەەوە ها دروست کراوە بۆ ئەوە نەبووە کە خەڵک بتوانێت سەردانی کا بەس بۆ بۆنەیەکی ئاینی بۆ شێوازی ناشتنی پاشایەک یاخود فەرمانڕەوایەکە لە کۆنی کوردستانە حکومداری ئەم مەنتیقەیە کردووە بۆ ئەوە دروست کراوە. بۆیە نیگارەکە تقریبەن 10 مەترێک لە زەویەوە بەرزە، یعنی لە ئاستی ڕووی زەویەکەەوە 10 مەترێک بەرزە و نیگارەکە خۆی گەورەیە، زۆر فراوان دروستکراوە وەکو هەیوانێک حەوشەیەک دروستکراوە لە ناو خانووی کوردەواریە هەیوانمان هەیە. دواتر لە بەشی پشتەوەی چەند گۆڕێکی تایە لە ناوەکە چتە ژوورە لە دەرگایەکی بچکۆلانەوە بە بچیتە ژوورەوە سێ احتیمال هەیە، ینی هەندێک ئەڵێن ئەو کەسەی کە لێرە دروستی کردو خۆی بۆ خۆی دروست کردو پێش مردنی خۆی، بۆکو ئەوانەی چۆن ئەهرامەکانی میسر فیرعونەکان هەرمێکیان دروست کردو و پێش ئەوەی خۆی بمرێت بۆ خۆی دروست کرد. بۆ چوونی تریژ هەیە ئەڵێن نا ئەمە کەسەکە مردووە و اینجا ئەمەی بۆ کراوە. ئەم بۆ چونانە هەمویان ڕای جیاوازیان لەسەر هەمویان ئەکرێ مەقبول بن و دیمەنی دەرەوەی نەخشەکە تێکەڵەیەکە لە کۆمەڵێک هونەر لێرە کۆکراوەتەوە لەم جێگایە. پایەکان ستایڵێکی ئایۆنیان هەیە. ئەو ستایڵە ئایۆنیە بۆ نمە تاجەکەی ئەو تاجێکە لەسەر پایەکان دروست کراوە لە یەکێکە لەو ستایڵانەی کە لە یۆنانی کۆنا هاتووە. لە کاتێکە سەیرەکەی سەقفی پایە سەقفی نیگارەکە تەواو ستایڵێکی کوردی میدیە. دیوی دەرەوەشی ئەوەی لە ڕواجی هەکەیە لە هەیوانەکە هەیە. ئەو دوو کەسەیەکە لە بەرامبەر یەک وەستاون، بەرامبەر ئەو شتێکە لە بەردەمیان ئەوەی پێڵێن ئاگردانە یاخود ئەمە مانگیرانێک یاخۆ خۆرگیرانێک ڕوویدا و ئەم دوو فەرمانڕەوایی لیدی و میدیەکان هاتوون لێرە لە ئەنجامی ترسی دیاردە سروشتەکە هاتوون ڕێکەوتنێکیان کردووە ئاشت بوونەتەوە. ئەمانە هەمووی جێگای پرسیارن، بەڵام هیچیان تا ئێستا نەتیجەی تەواوەتی نییە بڵێن لە 100% ئەمەیانەیە لە ئەوەی تریانە. ئەو فەرمانڕەوانەی کە لەوێ وەستاون ئەگەر مناسەبەکە ئاینیە و ناشتنە بۆ چێکیان پێەیە. ئەوەی ترکە ئەمێنێتەوە ئەو سێ هێمایە ئەو سێ ڕەمزەیە کە ڕەمزی خاوەندەکان ئەوەیان یەکێکیان لای ڕاست خاوەندی باڵدارە یاخود کەسێکە و 4 باڵی هەیە. هەندێک لە مێژونووسان ئەوانەی کە سەردانیان کردو پێیان وایە ئەمە ئاهورا مەزدایە، هەنێکی تر پێی وایە نەخێر ئاهورا مەزدان نییە خاوەندێکی ترە. هێمای ناوەڕاست ئەوش هێمای مانگێکە وەکو مانگێکی
ناتەواو یاخود مانگی چەند شەوە بێت لە کەسێکی لە ناوە ئایا هەندێک پیان وایە ئەڵێن ئەم کەسە خواوەندە هەندێکی تر ئەڵێن نەخێت لە بەرەوەی پاش تاجی لەسەر ئەمە خواوەند نییە ئەمە ئەکرێ پاشایەک بوو بێت و بۆ نیگارەکەی تریش بۆ هێماکەی تریشمان کە هێمای کۆمەڵێک پەرداخە بە چوار وەکو شێوازی پەرداخ کە عکس بووەتەوە بە چواردەوەی یەکە 11 پەرداخ ئەم سێ هێمایە لە هیچ شوێنێکی تری کوردستان یاخود لە عێراقی کۆنا بم شێوازە بم دەقاودەقیە نییە بۆیە ئەم بابەتانە ئەکرێت لە توێژینەوەیەک لە کۆنفرانسێک وەرکشۆپێک زیاتر ئیشی لەسەر بکرێ بتوانێت تا ڕادەیەکی زۆر نزیک بینەوە لە سەردەمی نیگاری قسقافمان و هەروەها بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت سەردانی کە وەکو شوێنێکی گەشتیاری ئەو کەسانی یاخود پیان خۆشە سەردانی ئەم نیگارە بکەن ئێستا بەهۆی ئەوەی کە نیگارەکە تۆزێک بڵین پێویستی بەوە هەیە سەرکەوتنی بێت و هەندێک کەس لەوەچێت ناتوانێت بگاتە ئەو شوێنە لەناو مۆزەخانەی سلێمانی کۆپی پەیستێکی خۆی کراوە زۆر بە جوانی کە ئەتوانرێت هاوڵاتی ئەتوانێت بێت لێرە سەردانی کا و پێویستی بە کاتێکی کەمتر و هیلاکبوونێکی کەمتر هەیە.